ئێوارەی ڕۆژی هەینی ڕابردوو محەممەد جەلال لەگەڵ ماڵەوەیان بە مەبەستی پشودان و کات بەسەربردن ڕۆشتبوونە سەر ڕووباری سیروان، بەڵام گەشتەکەیان بە خنکانی محەممەد کۆتایی هات. ڕووداوەکە بەو شێوەیە بووە کە محەممەد لەگەڵ باوکی لە نێو ڕووبارەکە سەرقاڵی مەلەکردن بوون، بەڵام لە ناوەڕاستی ڕووبارەکە محەممەد ماندوو دەبێت و نقم دەبێت. تقریبا 15 ڕۆژە هەر زۆری لێمەکە دەوێت با بچینە سەر سیروان و حەزەکەم چینە سەر سیروان، منیشی تر بۆی کە دڵیان نشکێنم مناڵەکانم هەر هەمویان هاتین بۆ سەر سیروان بۆی کاتێکی خۆش بەسەربەری. تر دوای مەلەکردن و ئەوانە مەلەمانە کرد کە گەلێکی کردی ئەو بەر سیروانەوە، دوایی کە هاتەوە بەرەوە ئەمبەر لەو بینە کە هیلاک بوو تێکیش چوو گینا خۆمەلەیە کرد و مەسافەیەکی زۆریشی بڕی. تر منی دوو مناڵم لەگەڵا بوو، دوو مناڵەکە ئەو کاتە هەردووکیانم بە چووپەکەەوە فڕێدا بۆ لای خاڵۆی مناڵەکانم. دوای ئەوسا خۆم کەوتمە شوێنی کە کەوتمە شوێنی زۆر هەوڵمدا بانگمە کردەمت کوڕم بەس تەنها ئەوەنە خۆت بگرە تا فریاتەکەوم. زۆریش نزیک بوومەوە لێ بەڵام بەداخەوە ئیتر فریای نەکەوتم و چۆقوتا ئیتر دیار نەما. ترمیش دوای خۆم بە هەزار حاڵ لە خوارەوە دەچووم، چونکە بەڕاستی کوڕی گەورەم بوو لەبەر چاوم ئاوا چۆ خوارەوە و نەما، دوایی بێتاقەت بووم و بە زۆر هاتمە سەرەوە. سێ ڕۆژە تیمەکانی بەرگری شارستانی گەرمیان لە سەعات 5 بەیانی تا 7 ئێوارە سەرقاڵی گەڕانن بە دوای تەرمی خنکاوەکەدا و بۆ هەمان مەبەست و بە بڕیاری لیوا چەتۆ ساڵاح بریکاری وەزیری ناوخۆ تیمی فڕۆکەوانی سلێمانی هاتنە گەرمیان. بەڵێ ئێمە ڕۆژانە لە 5 بەیانی تێینە سەر ئاوەکە تاوەکو 7 ئێوارە وەکو خۆمان سێ تیمان دابش کردووە بە گەڕان. ئەمڕۆ تیمی فڕۆکەوانی سلێمانی هاتووە هاوکاریمانی کردووە، لە دوای نیۆڕۆ تیمی غەواسی بنکەی بەرگری شارستانی دەربەنیخان سەر بە بەڕێوەبەری بەرگری شارستانی سلێمانی ئیستا لەگەڵمان هاوکارمانن و بە گەڕان و پشکنین بەردەوامی تا ئەو کاتەی دۆزینەوە. محەممەد جەلال لە دایبووی ساڵی 1999 و دانیشتووی شاری کەلارە و کوڕە گەورەی ماڵەکەیان بووە. لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 6 حاڵەتی خنکان لە سنووری گەرمیان تۆمار کراوە و لە یەکمانگی ڕابردوودا تەنها لەم ناوچەیە 2 حاڵەتی خنکان تۆمار کراوە. زۆربەی حاڵەتەکان بۆ سەرکێشی مەلەوانەکان دەگەڕێتەوە، لەگەڵ ئەوەشدا نیشانەکانی ئاگادارکردنەوە بە درێژای ڕووباری سیروان نابێنرێن کە ئەمەش لە ئێستادا گلەی سەرەکی هاوڵاتیانە. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.